سڵاتان لێبێت هیوادارم زۆر باش بن هەروەکو بینیتان لە پرۆگرامی ڕابردوو سەردانی گوندی شەرەبۆتی بچووکم کرد اینجا باسی گوندی شەرەبۆتی گەورەیان کرد بە پێویستم زانی پرۆگرامێکی تایبەت لەسەر گوندی شەرەبۆتی گەورەش بکەم ئەوێشتان نیشان بدەم جوانیەکانی ئەو گوندە خەڵکەکەی بەچیەوە خەری کرد سەردانی گوندە جوانەکە دەکەم و بزانم لەناو ئەو گوندا چه هەیە ئەنگۆش لەگەڵم وەرن. خۆشەویستان هەر لەناو گوندی شەرەبۆتی گەورە کاکەیەکم لێ دیارە پێم خۆشە بچمە لای و هەندێک قسام بکەین پێکەوە. سەلام عەلەیکوم. باش کاکە؟ تەندروستیت باشە؟ نای بەڕێزت؟ ئازاد. کاک ئازاد کوی؟ لەخوای بەزای سەلامەت بیارە. هەمووشت باشە؟ لەخوای بەزای الحەمدولله. یا ڕەبی هەر باش بی. کاک ئازاد چ دەکەی بەچیەوە خەریکی ئەتۆ؟ وەڵی بەخوا ئەیوانشمان هەیە لێرکوانە؟ ئەیوانتان هەیە؟ ئەیوانمان هەیە فەلاحەتیشمان هەیە بەس فەلاحەتێکە کمە لێرکوانە. چتان هەیە مەسەلەن فەلاحەتی؟ بەخوای بەس گەم و جۆ ئەو شتانە دەستینی. گەنم و جۆ باخچەتان نییە؟ باخچەمان هەیە بەس دەبێ ئاوێنیشک بووە. خۆ بەڕاستی چتان هەیە لە باخچەکەتان؟ بەخوای هەنار و هەنجیر. بەخۆی شەربەت بە هەنار و هەنجیری بەناوبانگە. بەرنامەم کردی لە شەرەبۆتی گچکە ئەوێش هەنار و هەنجیر بەناوبانگ بوو. یا ڕەبی لە شتان ساغ بێ یعنی ئەی ڕۆژانە مەسەلەن ئێستا باخچە و ئیشک بۆ چ دەکەن؟ بەقورعان زیاد دەستنە عەمەلاتی. زیاتر دەستنە عەمەلاتی لێ ڕەبی لە شتان ساغ بیتە. ئەی بزانم لێرە چەند ماڵ هەیە گەر بزانی؟ بەخوای تەقریبەن 56-57 مار دەبێرکوانە. 56-57 مار؟ بەڵام لە 56 یانە ئەوەندە بیتن. ئەدرێ پێی دەرن شەرەبۆتی گەورە مادەم شەرەبۆتی گچکە خەڵکی زۆرتر لێ بوو. ئەخە بەخۆی ئەو شەرەبۆتی گچکە لێرکوانە بووین هەمیان. بەخۆی لێرکوان نەعوانە ناو یەکدی چوینەوێن جێنە بۆ لێرکوانە چوینە خوارەوە لە خۆ لێرە بوون ئەوانیش. ینی هەر ئەتاو لۆ ناوەکەی هاتی هەموو هەر لێرە بوونەوە و چوینە خوارتر. تێگەیشتم زۆر باشە. کچۆنی سێ بکەین دێ قسەم لۆ بکە. قسەم دەزانی؟ قسەم دەزانی شەرمێ دەکاتن. ئەدی کا کوڕک وەرە 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 بزانم دێ وەرە دێ کوڕە دەوەرە لۆ شەرمێ دەکەی ناو چییە؟ ئەو شۆڵە شەرمێ دەکەم قسەمە دەخی ئەوە مەکتەب و شت نییە و نییان گچکە نەجارێ گچکە نەجارێ لێ ڕەبی لە شیان ساغ بی سەلامەت بی کاک ئازاد زۆر سوپاس دەکەم ئەم هەدەگەڕم لە ناو گوندی. خێر بێ سەر چاوم. خۆش بی یاخۆ. سەلامەت بی یا ڕەبی. سەلام دەخوافیز زانێ. ئەجا هەر لە ناو گوندی شەرەبۆتی گەورە بزانم و دای قسەمان لۆ ناکە یانوە هەردێ لە ترسیمە. سەلام عەلەیکوم. کویدایە گیان؟ خۆ بەتەمانی بچێ ژۆرێ. ئەدی چ مادەم؟ وەڵڵا گوتی فەرموو. سەلام عەلەیکوم. کویدایە گیان باشی بە قوربان سەلامەت بێ تەندروستی باشە؟ سەلامەت ڕای باشن خۆش بیا. وەڵڵاهی لەخوای بە زیادی زۆر باشم. گوندە چۆمدە خۆشە خەرک بێ دری دەفتەوە. ئەرێ بەها لە ناو ئەو گوند شتانەیە خۆشە. ئەرێ وەڵا خەرچی گوندی شەرەبۆتی گەورەی؟ بەرێ ئەو ماری بابمە. ئەو مارە کوڕی برام بوو. ئەوەی تازە قسەم لە بێت چێکە بوو؟ کوڕی برام. کوڕی برات بوو. ئەوانە نێرگزن؟ ناڵە ئەو پیاسە. ئەی هاڕێش. ئەو پیاسە نێرگزن لە ئەوشەی بوو بەس نێرگزەکە هێشتا شین نەبوو. سەلام عەلەیکوم. کوونە باشن؟ بین دوو قسام بکەین؟ شەرمێ دەکڕە چەلۆ شەرمێ دەکەن. دەزەم هەلێ ڕاوەستین نووسینە ناو حەدیقەکەی. خۆ ئاساییە؟ دەوەرت خوا ئەچ ژۆرە دوو قسەمان لۆ بکە خۆ قابل لەبەر چ؟ کچێ لۆ خوا ئەی ماشەڵڵا ئەو گور و باخ و ئایرە وەڵا وەرە بەرە با بچینە ناو باخچەکەی یان تەڕە؟ دێڵە ئەی ماشەڵڵا لەو برە جوانانە. کویدایە گیان؟ یا ڕەبی هەر باش بێ چ دەکرا لە پێش دەرکەی دانیشت بووی؟ وەڵاوە خاسم هور دەکە لۆ عەلیشە. لۆ عەلە شیش عەلە حەلە شیش. قەل لۆ قەلی. بەرێ. ئەی لۆ بەس خاسی دەخۆن؟ وەڵا بەرنادەن جێکەمانوە نییە بەریان دەمەجە لە ئەوشی خاسیان لۆ دەکرن هەموو لەولای هەندەکەم دیت هەمووی لەو ئاخاری وڵایمە جێمان نیە هاو بەرە دیتە هەموو مارە جێ نییە بەردێنەجە لە ئەوشێ زۆشتیانە دەینێ سەو زۆشتیانە دەینێ. ستان هەیە جگە لە قەلی؟ وڵا مریشک و قاز و عەلیش و سێ چا عەیوانمان خۆشە ها لۆ خۆتان سبێنان هێلکەکەی دەبن دەخۆن ماستی دروست دەکەن. ڕەبی لە شتان ساغ بی چ دەکەن ڕۆژانە بەچێوە خەریکن؟ هەر بە ئیشێ مارە خەریکین. هەر ئیشی مارە خەریکین. بە ئیشێ مارە خەریکین. ڕەبی لە شتان ساغ بیکن.
باشە ئەدی خواردنە کوردەواریەکان زۆر دروست دەکەن والله خواردنە کوردەواری چ دروست دەکەن ئەمە زۆر قەدیمە نیمە دەزانم نا بەبەست لە مارێ داندۆکمان هەیە ڕاهی گەن بە ماشی لێ دەنی داندۆچی لێ مندارەکان دەخۆن هیچ مشکلیان نییە والله کم دەخۆن خۆ بەڕاستی ئەوە لۆ ناخۆی کچێ داندۆچی ناخۆ ئەو شیوە خۆشانە ئێزۆشی منداریش نەخۆیت مەجبوری لێ نەنێ وەنیە ناوڵە هەر شوێت برنج و مەرەگە و دۆرمە و ئەرێڵە ها برنج و مەرەگە و دۆرمەش لێ عاتس بینی منێت خۆڵای بێزاردەی بەشەر ئەودا یەکنەوە خواردنی بخواتە ئەدی زوونانی دەکەن ئەرێوەڵە نانی دەکەین هەنانێ گەرم دەکەن هەموو سبینە خوا بەڕاستی ئەرێوەڵە چیژەکەم دەکەن بڕێک دران کاتم برێ قسێک زوو بەهات بوومە هەموو سبینە نانی گەرم دەکەن بەس برێ نانی ڕقیش دەکەین ها بەس سبێنە ئەستوچی دەکەن ئەرێوەڵە سبینە نانی گەرم دەبێستە کەس نانی نەکا لە گوندی خوددای نازانم باشە دانیشن تا چا کولۆ لێنێن کچێ ناوەڵەڕ بدەست خۆش بیتن ئەوە دەبین دەخۆین ئەرێوەڵا دەخۆین شەیمە چاخۆرە بەخوات برێ چاشی لێن چایەکمالۆ لێنێ کاکە خێرتان دەگاتی ئەدی ئەو کاکەی چیتووە پیاومە خوا بەڕاستی کاکە کوی باشی ئەرێ وەڵا داچ ژۆرێک نەمەت خوا سەلام عەلەیکوم کاکە ئەتو کوی ڕەبی هەر باشی سەلامەت بیا خۆنای بەڕێزت هاستا حاجی تەها وڵی ئەمەش زۆر باشی باشتریش بووم هاتمە ئەو گوندێ و سەردانیم کردووە و خزدانێ بەمە چ دەکەن ئەتو ڕۆژانە چ دەکەیت بەقۆڕان ڕۆژانە ئەمن ناوگەڕازەکەی ڕۆی شەکەبی ئیشێ دەکەم وەگەنەش دێم ومە ڕەبی لەش ساغبیتم با پرسیارەکە لێ بکەم خاتونەکەت خواردنی خۆشە ئەرێوەڵا شیوەی زۆر خۆش لێ دەرێت ئەرێوەڵا کابانێکی باش وڵی خەرچی ئێرە دەبی هەمووی ئەوها دەستاوی خۆش بی و کابان ئێمە قادیمە هەڵسە قەدیم هاتینە دوێ برێن کابانە زۆر خۆش شیویان خۆشە و دەسای خۆشە و چ خواردنەشی زوو دەری زوزلۆم لێ بنێ بەێ چ خواردنە دەری زوزلۆم دروست بکە بە قۆناخە خوارد خۆ هەر بەتەن لۆ من نیە دەبێت تاڵەن ئەوانیش ڕێیان لەسەر منێت ئێستا منداریش پێیا بۆ دەبی ئاژ ڕیان هەبی هەموو شتیوەچی ئاوەشی پێشانمانێ بڕک بە زەحمەت کەتینە لاانە ئەتوو بە خۆت مال هەموو شتێکی بخۆی ساوار و ئەوشتان ناخۆن بابە وڵی ساخا لە برنجی خۆشترە ساوار لە برنجی خۆشترە بە زەحمەت وەچی پێشانێ پێشان چی هابا دەما خۆت ئەلو من داری ئێستا هەق ئەوە بووینە لۆ من داری ئێستا ئەوە لاتە خەتای منێ پێشان گۆژدە من دافتان هەیە بخوالیە لێتان نستینیم چەمەنیان درێژ بی گچکەنەیان گەورەنە ئەوان هەم ئینگۆنە ئەوە کچتیان بووکتە ڕبی لەش ساغ بیتەرە میش برام نیە وەڵا پێنج خوشتی ئەرێ وەڵا خەزەوەی خوابدا و باشە ئەوانە هەم برای منن هیچ فەرقیان نیە فەرقی ناوەڵ هەموو ئەمە لە دین هەموو خوشک برایش ئەرێ وەڵا کاکە ئەم زۆر خۆشحاڵ بووم زۆر سوپاسان دەکەم چاوەڕێ دەکەم چایەکەشمانە بۆ دروست ڕاش دەکەمەوە بن خوا بەڕاستی ستە چ لێ دەنێنە چیان گۆ لێ لێ وەڵڵاهی گەلێک مەمنون ڕەبی دەستان خۆش بیتن وادادەنێ خواردیتم بە خۆرازەمان لە خزمەتدا دەزانم وەڵڵا گەلێک مەمنون بەخوای دەزانم خزمەتان دەکەین گومانم لەوەی نیە خەرچی گوندی هەمووی ئەو هەیە گەت دەچێ گوندی و زین لە ماری خۆتی بەخوای گوند چاوتێرە ئەرێ وەڵڵا بزە بتوێ زانی مەسەلەکەشتی ئەم هەموو جارێ باز دەکەم شار زۆر گەورەترەوە نیە یعنی ئەتو ناکرێ هەرچی یەکێک بەوێ داهات و فەرمووی لێ بکە بەس گوند ئەو هاانە هەمووی یان گچکەترا یەکتری دەناسن بەڕای من ئەو هایە و جە نازانم بەخواخر قەدی ئەوەی یەک دەناسن بەس ئەوان کابراایکی بچین گوبرین لە لارادێ نێوانە لێرە یعنی زاتی نادین بڕوا بێن نارم بۆچی ئیسابی ماری خۆت دەکەی بڕوا بڕوا بێ دەڕۆم دەڕمشتشکێ بەکو تەکلیب دەستەکانتان خۆش بی یەخوا زۆر سپاسان دەکەم ئاوەکەش بخۆن ئەرە وەڵاخ متێنیمانە کاکە ڕەبی دەستان خۆش بێ بانەوە باختە خۆشەی دانیشن خۆت چه قابلە ئەرە وەڵاو گورە جوانانە چۆنن؟ ئەو کو بێمەکنتان دوایە؟ ئێدە باش خۆ دەست خۆش بیتە بەخوای دەزانم هیچ فەرقی نییە ئەوە دادەنێت چایەکە بەڵامی هەیە نان چایەکە زۆر باشە دەستت خۆش بیتە کەناڵی دیمەن تیڤی ئەتۆ کوکۆ
إما تلفزيون أو صعب تلفزيون أو ستلايد نية ناو خويا هذا باش همو ستاسري كردستاني الشيء يعني تأكيد من ما يرنقوش هي يا خود دستان خوش بيتن خرتيو قندي بله قديم يقول هل قديم لي ربوي باش تجاوزي شي هي أو قند لقى قند كاين ديكا والله جازك يعني لو إيش يعني والله لهم روشيو والله لا قند كان كسب عمو أمل عندك شو برهم قليل الزور زورة والله برهم شيء يعني او حيواني هبي باش لقو حيوانك خير دبي لو دي قالوا اشتريها قالوا هذه هي قال لي هي برزق قصدي هي مش هي حيواني هي بتسين انا وياه والله زي حسن دابا ساعه يبقون ازراز ضروري ساعه كان بس كنت كان قبل عام قلت اخواري خزمي منها شربت اخواري راس دابا يعني قلت يعني من قلتم إيرا مالي كم ترلي لا تساوين لو إيرا شربوتي قوري بيدرين شربوتي قوري كوقت خوي عوان ليرة بونا قديم طبعا عالم زوربو زوربو ليرة نعوان ويرا جيوري كنبو سخون لين اللي خون دشان يعني مازالي فراون بوني كمان لا بس تماشاك او خور بيشان او هم قد برقان يعني بشوفر يعني دخول زي خاين نبو بيشان إيرا تفاصيل ما يليبو تبقى إيش عم بتفنزر شيء اسمه أدو سب كل كان قوربون واشتغل قورب كده واحد دي ربي ليش تصاغ بتنهر أودام بيوجون دزوانا والله إذا أما زيانة قلنا قال خوش أي والله يستام زيانة خم بهولي رنادم والله أذا دبي أو هابيتن هولي زوجي خورني يستام زوجي صاف خوش أذا بحران داخل إيرة خوشة خالق زودي ترى زلوا هتتاكا أعمال زنبي أمانة سننا وخلوا مريشكا كان ساكا أنت أنا زول ما سنا ولد عدل مني وتعزهاتي ما أقول ديو تنا رموتا إيواري بقول أزنقو هاينا بين هاينا باش هاينا شتيت كهيا بين ترو هنجيرو هناشتي والله يا رح خينا أما هاتينا بزاني تسهيل وقندي أو خيركي قندي بس خريكا ما بيشان أو نهبو إيه أو كان معي بس لو مشكلة أبي هي بقول أخوي إيه راح أواكي بن عادة بس تخرج بي هاي بن عادة أوي لبن عادة أي جير زيها زي زيها كان أيوة ما بعض كان زوج يشوفني باش يعني بارام كم دباري باران كم دباري باران إيش كساري يا تبي باران زور بيات عيب دلبي يا زور بين عيب أدينا طعم بيروش تلي بيروش لدين سبق عن بيروش ناقة عيب قبل خبر نابق عن بيرك كنا قاري اللي ده إيه ما بزم 900 متر يعني 900 متر اللي ده أزق أو كليرة لو قلت دي ليلا دون ليلا 200 متر ليلا نزعت ينينا ماشي يعني إسا كل شيء أو تاني روجانا أو تاني أنا أوان باشي ترى بيرك إخوان أو شيء باشي الحمد لله هذا والله قريب زادي عن بآمينة أو نبي تنجان دفوتين أو جانا توك أو نما تجان ناميني أيوة والله أو دانيان قلت يا أخي قديم أيوة والله ويا دستان خوش بي يا أخوا ساعات سلو تسن كهرباء هي كهرباء ساعات لبزان الصيف نيو هوار ديتوا حتى عاد 12 دوازده كوجيكا او رئيسيا مولي لا رئيسيا زور باش مولا من هيا لقندي بس مولا كملين وقت بيش زار بينا كان تسمع بينا ايوه اگر بين بينا خرج ايش كاري وعسرش كهرباء بديتو هاي بين بيدا كان لبقى الماء انا مولا بينا كان لقندي كم دام هي قندي زور باشا قندي ما شاء الله عودانا وخوش بس زور كاسه دمي ديتيرا وبشي تو كل بس عاسمان اللي ده كل عواليهم كلها بس عاسمان اللي دار والله وش يدي لنا او قرداني او قنده وندد زوانا اما بخوما اتو بخود لشي قربي ايتي خوش بالضبط وي اما لشاري كابره خاني 500 متر بخوي باي باخس چون ديك تدانال توا لا والله درت تداب بتو يكسر هم لك تعارض مقصد مخاني اي خاني هاولي لك الان بينا كات 29 هي لا والله حبوا بينا زارخ او خاني صدمه ريانك وامني تشتيا دري قطار لديك بقوا عند دري عليه سزنه ده قبرت انا بس بيم ها خلكك سير بو سير في ديرات تقول خرجوا لي الفقيرنا عينوا دين قلنا حقينا يعني لو خاني ناخوش ندو جيو اي بخوار مشكلين زوج أجا استعملوتي برنامج أو جندان دكم أو زد زانم جند سنت خوشة بعرف شيء قولت هبي يغوص أو حيوانك تبي طاو أنا الخايب زاد خايب زيادة فضلي خويا أيوة والله الحمد لله شكرا يا قايدك شكرا الحمد لله بابڕ جەلەگە حاجیتە های پێمان خۆش ببێنە ناو قەل و بەرخ و مریشک و کورە سوزانم ئەو شتانە
ئەی ماشەڵڵا ڕەبی ماشەڵڵای لێ بیتن حاجی بزانم ئەو قەلانە ئی خۆمانەیە خۆمانەیە ئەس با بڕۆین بڕۆین هەندێک با بچینە بەر هەتاوەکەی و هەتاوە خۆشە هەیە ئەمن بەرنامەی دیکەم کردیە گۆچیان قەلەکان لە دەرێ دەینن یعنی هۆڵەندی و ئەوانە بوو هێرکەی خۆمانە خۆماندا نایتەوە هێلکەتان دانایتەوە هێرکیان کردی و باشە خۆشترە هێلکە خۆشترە گۆشتەکەی خۆشترە سێداوازینی هەیە قەلا وەرە با بەس خۆش گۆشتی و چێمە خۆش نییە گۆشتی وچی ئینگۆ خۆش نییە ئەوە وچی زۆر گەورە دەبێت تا چەند کیلۆی زۆر گەورە دەبێتەوە شەتی خزمەتە هەیە لەوانەیە تا 7 کیلۆی دەبی نێرە ماشاءڵڵا بەهۆر وەرلای من با بسڵم شتە خۆمان لەو شتە جوانانە بکەین ئەگە ڕوو لە من کە مەمنونت دەبم ئەوەیە باسم کرد پێشتر ئەکە بەرنامەم کردیە قەریان هەبوو لە دەرێ هینایەتیان ماشەڵڵا 25 کیلۆ 30 کیلۆ گەورە بووە ئەوە داوازینەوە هەیە یعنی ئی خۆمانە نییە بەس بەشی خۆمانە گۆشتی خۆردیە خوا بەڕاستی ئەنگۆ نافرۆشن گۆشتەکەی ئەمە دەفرۆشم ئەوە بەرەقەڵە دەفرۆشم ینی بژش گەورە بوون دەستی لە خۆداچینی ئەو فەرخەنەوەوانە ئەدی هێشتا گەورە نەبووین ئەو هێشتان گەورە نەبووینە با بچم زانم بەرخەکەم پێ ناگیرێ وی شێرە لیان دەگەر بەرخەچی ئەرە وڵای ئەگە لۆم بگری مەمنون دەبوو دەبا بخۆن خوا با ئەوەیان نەکەین دێڵە ئەی ماشەڵڵا ناوەڵە مەگرە پەشیمان بوومەوە بەخوای پەشیمان بوومەوە پەشیمان بوومەوە کاکە گەلێک جوانە ڕەبی ماشەڵڵایان لێ بیتن بەرەکەتیان بکەوتە ناوی ئیشاڵڵا سەلامت بی یاخوا ببورن ئەزیێت شمدای دەستم چایەکەی دەخۆم ڕەباتان بە خۆتان کردیا ئەی ماشەڵڵا ئەو کەنجە کردیتە ئەمزت خوا دەبا تەکلیفە چکە بکەم کە نانەتیشتمەوە بینن خراپ نییە وەڵا ڕەبی سەلامەت بی ئەوزە دەرێن شەیمە دەستە هەر گوندەچی ئەوها دەخوا و دێتەوە بە کەیف خۆی و ئێکاکە وڵای گوندیانی چیانی بچی ئەو شتە خۆشانە بخۆن وەنێت خوا نانە سرکەکە قەینا بەخۆی قسەم پێ دەرێت ڕەبی دەستان خۆش بێتە ئەی ماشەڵڵا چەند خەست و جوانت کردیا ڕەبی دەستت خۆش هەنجێری ڕەشە ڕەبی دەستان خۆش بیتن نانەکەشمان لەو بینین کاکە نانم ڕەبایەکی خۆش بخۆن وەنێت خوا ڕەبی دەستان خۆش بێ ماشەڵڵا ئەرە وەڵا ئەزەوا دەکەم کاکە ڕەبی دەستان خۆش بێ سەلامەت بێ بەخوای قسەت پێ برێم ئەم ناخۆم ئەو دانێ ئەوانیش خوای بیکە بەسە ئەوەی سەرگەوراتیەکەیان لەو دەکەم وەنێت خوا وەیە گەردەن مازاکەن کاکەت خوا گەردەن مازاکەن گلێم لێ ناکەن دەرەشەیمە تووشەکەی خۆت بە مەزبوطی بکە حەقی مەد نەبی وەنێت خۆ ئەوە نانی گەرمیشیان کردێ سبێنێ بەخوای وێ خۆ چ خەرچی گوندی نیە دوازدە لە خەوێ هەستن ئەو مایکەکەم لەو بگرە ناوە چ خەرچی شاری نام غەڵەتم کرد خەرچی شاری ئەوە ئیلە خەویان دێ شەوێ ناتەنیوە شەوی نان ئەوڵایی وەیە ئەجات نووی نازم لەو پێم کرد نەبوونا ئێمە لەوەشی زمانی پێشانی قڵەکی لێ نانم گەلە زۆرە ڕق بووی تۆڕق بەس سەرمایە لێوێ بابنا ئەی ماشەڵڵا کوڕە کاکە تەمەشام مەکەن با پێم بخورێ زۆر خۆشە ڕەبی دەستان خۆش بێ ئینجا خۆشەویستان هەر لە گوندی شەرەبۆتی گەورە یەک کۆمەڵە منداڵ چاوەڕێم دەکەم بچمەکەنیان سەلام عەلەیکۆم بەیانیتان باش مامۆستای بەڕێز و باش هیتر
سپاس کوونە باشن ئەجەوە کو لە زێچەم پێکەوە خڕبینەوە دانیشێن وەرن خوا هەموو خڕبنەوە لە دەورم دەوەرن وەرن کوڕە لۆ شەرمێ دەکەن کوڕە وەرە ئەوەندە جوانی لۆ خۆش شارتەوە وەرن زێچ خۆشم دیتەوە بچین دانیشین وەرە یەڵە خۆشیش بۆ ها مامۆستا بوومایە مامۆستای بەڕێز و باش چۆنن باشن وەرن ئێ یەڵە ئەو دەرکە پێوەدە وی بابە ڕۆ کورەوە خڵی وەربمەوە بە قوران کورە وەرە ئەوەندە جوانی وەرە چۆنی کوی باشی دیاڵە خڕمنەوە دانیشن لە دەورم دانیشن کاکە دانیشن لۆ وەرن هەموو وەرنە پشتم دەوێت کوڕەت وەرە گەلە جوانی وەرە لەگەتو چاو جوان وەرە یاڵە هەمووتان دانیشن هەمووتان ڕووتان لە کامیری بکەن دانیشن دێ بە قوربان دێ ئافەری وەرە نەڕۆی کوونە باشن دەوەرە کورە لۆ شەرمێ دەکەی هەرمەستەمە لۆ هەستی لێگەڕ بادانیشی لۆ جێخۆی ئەوە براتە هەی زۆر زان جێ خۆی کردەوە براکەی دەرکرد کوی باسی ناوچیە ئەحمەد حەمە کوی ناوچیە خۆشەوی ئەی ماشەڵڵا و ناوە خۆشەی ناوچیە ئەو قسەی لە بۆمان نەکرد ناوچیە ڕازیە سومەیە ڕووبار و تەورێس خان و یادی ئەلەن کەیوان مەلەک ئەو خەرچی و گوندی هەموو ئەوها جوان ماشەڵڵا ڕەبی ماشەڵڵا و چاوە جوانانەتان هەیە هەر تەمەن درێژ بن بزانم بە جەماعی گۆرانیەکم لۆ برن گۆرانی یەڵە داکەم بۆچی کڕی بۆم ئەمنیش کردما خوشتی خۆم دێ مامۆستا لۆ نازانی گۆرانێکم لۆ برێت ئەتی لۆم بە دێ ئافەری ئەدی سێوە مێوە چی جوان دەزانن خوا بەڕاستی ئەدی لۆ من نارێ یەڵە دیکۆ من هاتیمە یەڵە قسە چ خۆشم لۆ بجێڕنەوە دێ زیرەکن لە مەکتەبێ زیرەکی لە مەکتەبێ پۆلی چەندی پێت خۆش ئەگەر گەورە بووی ببێتە مامۆستا ئەدێتۆ ڕەبی لە شساغ بیتن ئیشاڵڵا بە خەون و ئاواتەکانتان دەگەن داهاتتان گەشاوبی ئیشاڵڵا یەڵە گۆرانێکی خۆشیشم لە بۆ برن دێ کو دەبێ من هاتیمە کنتان لە مەکتەبی زیرەکن ونیە مەکتەبتان پێ خۆشە لە خۆتان بخینن و بی لە داهاتوو ببنە شتی باش سوودتان هەبی لە بۆ گوندەکەتان لە بۆ کۆمەڵگای بە قسەی داک و بابتان بکەن باشە ئەو چیژێ هێشاد وەرە ئەو چیژێ هێژ وەرە ئامۆزاتە مامۆستا بە قوربان بوو مەژیانە بە مامۆستایان دەچم کتە جوانکارزان بە مامۆستایان دەچم وڵی قەدیم زۆر پێم خۆش بوو بە مامۆستای ڕەوزدەش هات چکە بڕە عاملم لەگەر منداران خۆشە ناوچیە زەهرا خانگۆریان دەزانین لە بۆم برێ ئەی هاوڵ هەی شەرمی کرد تەریق بووە دێڵە ئەو کڕژگە لە قشتۆکەیە لە باشی منە ئێستا چیتم لۆ نارێن هەمووتان پێکەوە دێڵە داچی قوربەسەر سبەری حتا ئێوارە لە گشت ئیشە شیوی لێ دەنێ ئەش مندا سەرکە پشیلەی تێداوە ڕەبیێرەوە هادرتان خۆش بیتن یعنی تەسەور ناکەن چەند درم خۆشە گەرەنگەوها پێ دەکەنن ئەت دایمەوە پێ دەکەنی؟ دایمەوە پێ دەکەنی؟ ئەدیتە ئێستا ئەوە پێ دەکەنی یاڵا ئەتوو بزانم نسحەتێکی برادەرەکانت کە بزانم چیان پێ دەرێ دەستان خۆش بیتن زۆر خۆشحاڵ بووە من دەڕۆم خوا حافیز یا الله ئاگاتە لە برات بی کسی لە ئەوها برندی دەکەی گەلە گوناحە یاڵا بای بای خواحافیز بەخێرچن خواحافیز ڕەبی لەشتا ئەدی ئەنگۆ قسەم لە ناکەن لولو
کرۆ ئەو گەنجە جوانانە لۆ قسەم لۆ ناکەن. جا خۆشەویستان بە لە دەرکێ و مارەش بدەم زانم دەرکەمان لێ دەکەنەوە. مارەکە سەلام عەلەیکۆم باشی دێ گیان کوی تەندروستی باشە سەلامەت بی یاخوا باشی دەستمان دەکەم تەندروستی باشە بلەشی ساغ بیتە سەلامەت بی یاخوا بێم لەکنت دانیشە برێوا هاتی و لە دەرکەت داوە هاتیە ژۆری و ئەدیبە تەماتی بەخێر بێ سەر چاوم سەلامەت بی یاخوا هەر ئاوەدام بێ و گوندە جوانە کەمە بێ لای منە قسێک لەو ڕۆژەی دوورکەویەوە تەندروستی باشە؟ وڵا باشم لە خوای بە زیادی بۆکوونە باشن وڵا ئەلحەمدولیلا زۆر باشە هەر هاتیمە و گوندێ بۆ خوای درم بوویتەوە ئەوەندە خەرکەت خۆشکارڕێت خۆش دەبی یاخ ئەو مندارە جوان جوانانەی لێە ئەوە چ دەکەی خەریکی وڵا سەواری لێ دەدەمەوە یعنی ساواری لێ دەدەیت ئەوە سارەمان کوراندیە کوراندیتمان لە ئاشیمان کردیا ئەلعانیش لێمان کردێ و لێ دەدەینەوە ئەوەش ئارد و پیرخەنیە پیرخەنیە بەکەلک دێتن پیرخەنی دەکەنە کوبەوە نیە بەرێ ئەم دۆختان دەکەنی نیە لەشتان ساغبێ یعنی ئێستان ئەو شتەمە گەنمی ئامایە ئەزت خۆت ئەو ساواری خۆمانە لە چێ ئەوەی کڕیاری وڵا قسەیتوە ئۆنێتەوە خۆش بی سەلامەت بێ ئێرەوە ماری ئەو خوای خەرخە بەس وڵای سە لە شاری ئەو شتە نەمایە ناڵای نمایە ئەزە ساوارت کە خۆش نیە ئەو سارە خۆشتر لێ خۆمان زۆر لەویت کە خۆش وڵا منە تام بۆنەچی هەیە ئی کڕیاری هەزار ئەندە جار گۆشتی تێ دەکەیت پیازی دەخرسێنیەوە هەلیچە خۆش نێوچەوەی خۆمانە نییە بەخوای هەشترێ شتێ پێشترێ باشە لیالعە ئەرەوەڵە ساوارت کردێتی بڕوش و شتەکان نەکردیە بە ساوار پێشە عالم ڕوشی دەکرد گەم نەکوتای دەکرد سارت هەموو شتمان زەخیرە شتمان هەموو دادەنا پێشە ئالۆزستانش لە بیرم دێوڵە داخمان دەمان کونیان ئەجە هەمومان خردە بووینەوە لە کۆرانیان بەسی سەلان دەمان بردە سەرێ ئەلعانیشە ئەو هاوەچ قەدیمەیە منزەری وەسە دەنین بریساری دەکورێنین وە سەبانی دێخین چەند خۆش کەنجە فەسڵیتی وچی دەیکورێنن لە چلەی هاوینی لێ هاوینێ دەکورێنە ئەدی ئێستا درەنگ نێرو ئێستا ئەوە دەکەی زووتر ئەوە کرد بواە آخر ئەوە دەزان لە بەچ هاوینان ئەگە زوو لێ بکەی دەبتە ئارد و پیرخەنی زۆر دەکەوتێ ئەلعانچی بۆ باران ئەوە دەنوێتەوە زۆر نابتە ئارد و پیرخەنی ئەزە لەبە هەندەی ئەوە درەنگ لێ دەکەم ئەدی ئەوە بەتەوە بەتەنەوە لێ دەکەی کچەکت بووکەکت بەخوا عەزم لێوە لە خەڵۆ کچم هەیە بووکم هەیە خوا بە چەند بووکت هەیە وڵە دوو بووکم هەیە یەکم لەگەدایە و یەکیش لە کەس نەزانیە یەکیش لە کەس نەزانێ دوو مندارەشمان هەیە و ڕەبی خوالیتان نەستینی خۆش سەلامەت بێ ڕەبی ئەدی با بزانم خواردنی کوردەواری زۆر دروست دەکەن وڵای خواردنی کوردەواری یعنی مەسەلەن ئێستا و ساوارە هەر کۆنە و کوردەواریە دۆغەوە و بەرێ دۆغەوای لێ دەنین داندۆچی لێ دەنین برێ ئەو شتانە لێ دەنێ کوردەواری خواردنانە خۆش ستانانە خواردنانە دەخۆی هیچ مشکی لە شانێ مارمدا ناوڵە لە خوای بە زیادی کورتە بەرێ ئەو کورتووە باش کاکە سەلامەت بی یاخوا ئەرێ لاش کوڕماش یاخوا بەزێکە چی کچکەمان هەیە و ناخواتن ئەویش چکوت هەندێک دەخۆن هەندێک ناخۆن ها باڵخشتەچکە بخواتن سەلامەت بی لەش ساغ بیتن سەلامەت بڕەتی بینە بە هەندێک لۆلێکە هەیبیە بەرێ هەیبیە هەیبیە ئاتەرەوە نابێژێن بەز ئاردم بێشتێ بەخوای ساوارم نەبێشتە نانەی سعیبیە هەمیش لە مارێ ئەوەی لۆ خۆم دەکەم نای چێ نانی لۆ خۆم دەکەم نێت خواشتی خۆمان چەند خۆشتە بەس بڕژێنم بەکە بکەوە بوو بابنە زۆر باش چۆندا گلی ناستە خوارێ شەکەی گەورەکەم بیمە پێشە خۆم کاکەشتە شتی دەزانیت ئەوەندە مەرێن کچی شاری ئەوها نێت خوا ئەقەنە بۆ خۆیان دەچکەن خاو هیچ نازانم نێت خوا هذا زيان درم ناين دكم درم كوت ناين دك لو من سوى شو خركي
زۆر نانی ناکاتن بەخۆزات هەشتێک خۆشترە بکڕی ئەو ڕۆژی ئەستوکە چی دەکەی ناسکەنانە چی دەکەی شام ڕشم ڕژڕە بەسە هەمووشە بە ئەوەی دێ بە بێژی تەترەیان دەکرد ینی بەردیان لێ دەگرت لە گەرمی تەترەش دەزانم ئەدی وچەوە بژار دەکەن خەم خڕندە بنەوە ئەوها زیران و میران دێن پێکەوە خڕبنەوە خەرچی گوندی زۆر باشە لە گەرێک یعنی هەموو شەشی لە گەیەک دەکەن ئەجەوا خۆشە بەخواهانە بیش خلاص نابێت مشت لەمانە لە خوای بەس دیار ڕبی لە شتان ساغ بیتن هەر ئاوەدان بی زۆر زۆر سەلامەت بی خوا حافیز کاکە گوندێکی ماشەڵڵا ئاوەدانە و مندارانەش دریان نایە بەجین بێنن بەخوا ئازم لێ ناینە کوڕە کاکە لۆ هەردەستن خۆ دە هەرمەستە کوڕە وەڵڵا ئەو جارێک حەزی لێ بێ ئەمە چار جار پێم خۆشە سەلام عەلەیکۆ کویدایە گیان ڕەبی هەر باش بی تەندروستیت باشە باشم لە خوای بەزیاد بە دانیشم تخوالەکرێت لەو جێ خۆشەی دانیشتی لەبەر هەتاوێ جێیەکت هەیە بەس ماشەڵڵای دەوێت ئایرە وەڵڵا تەندروستی باشە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا هەر زۆر زۆر باش بێ و کۆها لێرە دانیشتێ وڵای هەدێم ئەو جێ و مەکانم ئێرێ هاوینان و زستانان و بواران و دەستەرمایان نەبی خوا بۆ خەجەوە چۆندە خۆشە خۆ دایتە ڕۆژێ هاوینان کوڕەکان لە دیوەخانە دێنەوە دەورەمان لێ دەدەن و لە خولێرە دەمەزیستەش خۆش دادەن تا یازدە ڕەبی لە شتان ساغیتی چاک دەکەن ئەدی ئەو ڕۆژان دێ لێرە دادەنیشێ بەخۆت خەرچی شەرەبۆتی گەورەی گوندێکی ئاودانە ماشەڵڵا گوندێکی زۆر زۆر خۆشە پێک هەموو ئێ خۆمانە بێگانەمان تێدانیە و هەموو ئێ خۆمان و ئەو مندارانە هەمووی خۆتان ئەو مندارانە هەموو مندارە شوبرانە و نەوەنە و مندارە ئامۆزانە و کەسی ئێکوڕان و کەسی ئەومان تێدانیە بیلەشتان ساغ بێ جا من هەر ماشەڵڵای دەوێتن هەروە دەرم زۆر خۆشە و حالە جێیەکی دەژین یەک کەسی بێگاری سێمارە خارم لێرەنە و ئەویش هەموو ئامۆزدانە و کوڕی ئامۆزدان خۆدرێ و دەچی لە خوای گەرمی دەکرێنن زوو زوو تازە لەکن ئەو دایی بووم گەرمی لێ ئەوە ساواری بەری پێی بکرێ دەکرێنی و ئەی پێی نەکری عەزی لێ بێن ئەوانە هەموو ئەوانە لە خۆ دەکڕن دووسێ کەسەوکەنە پێ ئەخۆش حەزیان لێ کڕینەیە تااقەتیانە حەزیان لە خۆمانەیە وڵای جاعێرن لێ خۆ بەکەی فێ خۆیانن ئەتو بەخۆ لە ماری ناکرێنن بەخۆتە ماری خۆتا نا پێشترێ زمانی قەدیمەچی مندارن هەبوون و جاعێر بوون و گەنج پێمەکرا و دەم کوڕان بەس ئەنعام سێ سارە پێم ناکرێت بووکە شتمە دەگەدا بووکە کەش هەمارە دارێ خۆی پێ بەخێوە کرێت قەدیم خۆ ژنەکە هەر ژنەکە وەر منداریشیە بۆر مارەکەشی باڵەوە دەبێت هەر گەرمەکەشی دەکران ئەدی جی شەو پشتی ئەدی دار و پرچک ئەدی دارێ هەر بە داران ئاگرن دەکردەوە و هەموو ئیشتن بە داران بوو هەموو چتن بە ملی بوو ئاون بە ملی ئێستا ئەو ئیشانیان پێیان ناکرێت ئەوە زەمانە ئێستا بووکەکەی بمبینیتن دەرەوە لو دانیشتە قسە خۆشانە لۆ خەستم دەکەنەوە نارێت بووکەی باش شتێوە هەرێڵدا بووکە سێ بووچی ڕێک و پێکم هەنە چایبیانە لە خۆی بەرزیادی لە ماڵاری خۆنەوە یەکم دەگەدا ئێشیش کوڕەکە مامۆستا ئینگلیزیا لێرە ئەوەی دەدات دەرسی ژنە کەرسە عیبینی شێمارێ دەکەوە می لە خۆ دانیشت لە مار و حاری خۆیتی هیچ عیبینێ لە خوای بەزیادی لە خوای بەزیادیکەن بەخۆی باشە بە هەردوو لایەن هەرێڵە بووچە ڕێک و پێکم هەنە بە ئاو ناموستن ئاشاچینگ و کوڕم هەموو ئەمەرکەری و کاس بێمارە خۆنە دێنەوە نامارە مندارە چێ خۆ بخوالێت نەخوایله خانی خۆیان ڕبی خوالیان نستی تەمە درێژ بن ئینشاءالله ئەمن دەڕۆم بەردەوام دەبم لە ناوگوندی هەڕ دێڵە خوا حافیزدارێ بیا خۆمەمنون يلا جماعة بپشتم کەون يلا الله ماشەڵڵا گوندەکی ئاوەدانە ئەجا یەکش لەو بەرنامەی زۆر درم پێ خۆشەوەی ماشەڵڵا گوندێکی ئەوەندە قەرەبارغە ئەوەندە قەرەبارغە هەر بە پشتم ڕادیارە لەگەر من پشتم بەرنادن بەردەوام دەبینێت تا بەرنامی خلاص دەکەین وەیە
يلا بريم بجي مامۆستا بجي ئەنگۆ جا خۆشەوی سەرۆک و باسم کرد ئێرە دیوەخانی گوندی شەرەبۆتی گەورەیە ماشەڵڵا زۆر قەرەبارغە سەلام عەلەیکۆم باشن ئەحواڵتان سەلامەت بیاخوا زەبادەیانیشم تخوا هەرمەستن سلام علیکم مامە گیان باشی سەلامەت بیاخوا باشن تەندروستیتان باشە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا یاخوا هەر زۆر باش بن زۆر دڵخۆشم کە سەردانی گوندی شەرەبۆتی گەورەم کردەوە ڕاستی گوندەشی زۆر ئاوەدان و زۆر خۆشە خەڵکەکەی زۆر قسە خۆش و کراوەنە ماشەڵڵا ڕەبی لەشتان ساغ بیتن ئێرە دیوەخانی شەرەبۆتی گەورەیە زانم ڕۆژانە ئەو هادێن لێرە خردە بنەوە چێ زیاتر دێ لێرە دادەنیشیتن وڵا ئەمە ئەوەی لە مارێبی اختیارەکان بە زۆرینەی لێرەینە زۆربەی لێرە زۆر بە ئەوی لە مارێبی ئەوی لە مارژنەوی دەرچوی کەنجێ دێن کەنجێ دەڕۆنەوە وڵات سبەینان کە ڕۆژ هەت بە عوڕی لە هەشت هەتا نۆ و دە و بە کەیفی خۆی چ کاتێکی بێدەی کاتێکی بێ ئێرە ئاوەدانە ماشەڵڵا هەموو دۆست و برادری یەکن و لە کۆنەوە خەرچی ئەو گوندەشە گوندی خزماتیە هەمووی دووری بنعامە هەمووی خزمێکی مام و برازەوە بەێ مام و برازاومنەوە و ڕەبی لەشتان ساغ بیتن باشە با پرسیارێکی بکەم ئێرە دیوەخانە لێرە با بزانم بەس عەشیرەتی زێدبەجی لێرە هەیە قەت بۆ مەسەلەن خوا نەخواستە کێشێک مشکلەکە بوو بێن لێرە لەو دیوەخانەی دانیشتن و کێشەکەی عەل بکەن و بەرە زۆر جار هو کێشەی گەورە نەبووە بەس هوردە کێشەکەی بیست سوارە ئەوە پێک هاتەوە لێرە بێ ئەو پێک قسەی گەورەکان ناشتێنەوە دەبینی دوو سوان و شەڕاتینەی دوو مندار ینی نەفامیێکەکەیەوە کێشەی گەورە نەبووە وەکو دوو منداریەوەنە بەس هوردە ئیشەکان توانیتمان حەلکەینە باشە بۆ ئەنگۆ بە خۆتان ڕێنادە مەسەلەن خەرچکە بێ لێرە بژیان بەخۆی ئێرە بەزە و عەشیرەتەی لێیە نا ئەوە ئێرەن ئەمە مەسەلەن چوومە سەردانی هەندێک گوندم کردیە چەند 5-6 بنەوە عەشیرەتی لێ بووە بەرێ ئەمە زۆرینەی عەزمان لێ نییە خەرکەشکە بێ لەبەرەوەیەکە بۆ کردن و فرۆشتن دوای ئەمە دەبینە بێگانە دەێ خەرچێن لەماری خۆ دەبێ ئەمە بێگانە هەرچا دەورەم بگیرێ ئەمە چێوە بچین دوایش منتەقەش ئەگە بفرۆشی معنە ئەمە گوندەکەمان لەدەستدا معنە ئەمە دەبینە چێن پێم نارن خەرچی شەرەبۆتێت دەبرم خەرچی جێشکەمە خەرکە بێ دەورم بگری ئەمە چێوە بچین دوایش احتیمالەن لەوانەیە ئەگەر مەزاری فرۆشتنێمان بدابە هەندێک کێشێک کە لێ دروست دەبوو تۆ زۆر بە خەرکەشکەمان هەیە لە هەولێرە ئەویش دەگۆ ئەمن دێمەوە ئەو دەگۆ ئەمن دەمەوێ بۆ کێشە ئەو زەمەش پێمان مەسرعات بوو هەراوها بیتن هەراوها خۆشە بە کەیف خۆت دێی دەڕۆی ئەو ژنان هەمووخوان لە پێش دەرکەی دانیش بوون هیچ ئەوە گنی هەموو خزمە و دۆست و برادێرە دێ دەڕواتە گومان تێدا نییە باشە ڕەبی لەشتان ساغ بیتن جام کو بگەمە ئەولایە و کورسیەکەم نەگوازمەوە کورسیەکەم بگوازمەوە بێمە ئێرکانە هەندێکیش زانم سلام علیکم لەکنە ئەنگۆش باشن ئیشاءڵڵا کوی مامە گیان باشی مامە گیان تەندروستیتان باشە ئیشاءڵڵا ئیشاءڵڵا هەر بەتەمای خوای ئەتو کوی مامە گیان ڕەبی هەر باش بی ئیشاءڵڵا ئەتو چ دەکەی بە چیەوە خەریکی چ ناکەی هەر خەرچی ئەو گوندە خۆشەشی لۆ خۆتەوە باشە چەند مندارتان هەیە نۆ مندارت هەیە ڕەبی لەش ساغ بیتن باشە با پرسیارێکی لێ بکەم ئێستا ژیانی گوندیش زۆر گۆڕایان هەروەچ قەدیمە ناڵە گۆڕایان هاوەچ پێشانی هاوەچ پێشان خۆشتر بیان ئێستا پێشان خۆشتر باشە بزان فەرقەکەی چییە لە سوان هەندە ماندی نەبووی هەندە بەغەم نەبووی یان پێشترێ ئەوەندەماندی نەبووی بەغەم نەبووی دی هەڵان ناخۆش ئێستا ژیانەکە بەخەم بووە دی بەغەم بۆ ژیانەکە ئەو لۆی لێ هاتیە لە سوان نازانی ڕەبی لەشتا ساغ بیتن زانم لەو گوندەی مەکتەب و خەستەخانە و ئەوانەشی لێوە نیە چە مەکتەبی لێە مەکتەبی لێە لە خەستەخانەمان نییە و خەستەخانە ئەدی چ دەکەن بەسەنەگەر خوا نەخواستە دەچینەکەن زانەوە دەستنە کەس نەزانی ئەوڵاگە نەخۆشی قورسوانای بۆچینە بازارەکە سوچی ویسەکەن زانی و ئێرە دوکان و بازار و شتی لێە ناوە دوکانش خۆمان لێ گوندوتە
شەکەراتی بازار نینە زۆر باشە ئەی مزگەفتیشی لێوە نیە بەڵێ ئەو مزگەوت ئەوە مزگەفتیشی لێەوە ماشەڵە گوندەکی ئاوەدانە بەس مزگەفتەکە کۆنیان نوێە کۆن بوو خراما کرد سەر نوژەن نۆژان تاکردا زۆر باشە ماشەڵە گوندەکی ئاوەدانە و خۆشە دەنجی گۆرانی دەرێن گۆرانی دەرێن ئەو مندارەکانێوانی لە پشتم بوونەوە گۆرانی دەرێن ڕبی خەینە بابە منداریانی چیانی بە کەیف خۆی هەڵسی و دانیشتن ڕبی لەشتان ساغ بێر ئاوەدان بێ و گوندە خۆشە جاری لەسەر ئیزن تالا من دەڕۆ خۆ حافیز ئەرە وەڵڵا سەلامەت بیا خوارە ئاوەدان بیتن اینجا ئازیزان هەروەکو باسمان کرد کە لێرە مزگەفتێکی زۆر جوانی هەیە و تازە نۆژەن کراوەتەوە پێم خۆشە بچمە لای مامۆستای مزگەوتەکە دەربارەی مزگەوتەکە خۆی قسەمان لێ بکات سەلام عەلەیکوم باش مامۆستا سەلامەت بی یاخوا ئەو گوندە هەر ئاوەدان بی ئیشاڵڵا زۆر سپاس دەکەم پێم خۆشە لەسەر و مزگەوتە جوانە کەمە قسەم لە بۆ بکە بزانم تازە نۆژەنتان کرد بە ناوی خودای گەورە میهرەبان ئەو مزگەوتە پێشتر مزگەوتمان هەبووە لە ساڵی 1997 مزگەوتێکمان دروست کرد لە ساڵی 2008 مزگەوتش کەشمان دروست کرد ئەو مزگەوتی بەهۆی بارینەوە پارساڵ ڕووخە ئەش بە ئەمری وەزارەتی ئەوقاف کە ڕێنمایی دەچوو ئەو مزگەوتە نوێژی تێدا نەکرێت دەبی مزگەوتشکە دروست بکرێتەوە بە فەزلی خوا و هیمەتی خێرخوازان مزگەوتەی ئەو جار دوو تابقیمان دروست کرد بنی قاعەیە 16 بە 20 سەرشی مزگەوتە 12 بە 20 بە دیزاینێکی جوان و مۆدرنی ئەو سەردەمەکە دروستمان کرد ئەمە دەستخۆشی ئەوەی لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی دەکەین و بەڕێوەبەراتی ئەوقافی دەوروبەر بەڕاستی هیمەتێکی باشیان کرد پاشانیش خێرخوازان بە هیمەتی وان هەموو هاتنە پێشەوە الحەمدولله بە هیمەتی گوندی خۆمان و خزمان مزگەوتەکە تقریبان ئەوە هەفتەمین مانگە لە کۆتاییدا بەس ناوی میحرابەکەی مادارەکە تەواوی الحەمدولله احتیمال ئەو هەفتەی کۆتاییدا مزگەوتەکەمان تەواو یعنی هێشتا نەچوینە ناوی ئەنگۆ بەس لە قاعەی نوێژەکان و خوتبەکان ئەنجام دەین بەس هێشتا سەرێمانە بەس ئەدابزینەکەین کات تەواو دەبێ و لە خۆتان دەستنە ناو مزگەفتەکەی باشە خەڵکی شەرەبۆتی گەورە 56 مارەوە بزانم بوونیە زۆر لە ڕۆژانی هەینی چی خوتبە ئەوانە هەیە زۆر کۆ دەبنەوە الحەمدولله ئێستاما ئەو منداڵن کە دەیبینن کەس نیە نوێژێنەکە لەو گوندێ هەمووی دێتە مزگەوتێ برن 5 فەرزە الحەمدولله بەیانیان وەتان نوێژە ئیشا 5 فەرزە جەماعەتمان هەیە و خوتبەمان هەیە و وتارەکان بەردەوام برن بە تایبەتیمانجی ڕەمەزانن لۆ تەراویحەکان و وتاری عەسران هەمووی لەگەرن دێن کەس نییە لەو گوندێ برێن منداڵێک نەبی نوێژێنێک الحەمدولله لەخوای بەزیاد فەزلی خوا الحەمدولله لەخوای بەزیاد لەشتان ساغ بیتن مامۆستا زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس دەکەم زۆر سپاسی جەنابتان دەکەین و مزگەفتەکەشتان ئینشاڵڵا هەر ئاوەدان بیتن مەمنون خدا خێرتان بنووسیارم زۆر بەخێراتی کەناڵەکەشتان دەکەین زۆر بەخێر سەر چاوم بەخێر سپاس دەکەم السلام عليكم باش ماما باش کاکە تەندروستی باشە یا ڕەبی هەر باش بی وەڵام ئەم زۆر باشە مەگەرەنگۆ زۆر باش بن و عیبتان نەبی ڕەبی هەر باش بی و چ دەکەی بەچیەوە خەریکی خەریستی ئەو کوشنە لۆ چیتی بۆن سیر بووە بۆن چ هەندە سیری لەسەر ڕژایە بۆن سیر بووە دێم ئەوە دایتە ڕۆ کاوەر بزانم لۆ سیری لەسەر ڕژایە دەمانیان گر بۆ بچێت بۆن ئەوە بوو سیر بووە یا الله ئەز بەچیان دەتوێت لێ بتۆ بۆ نەکە ئەوەی بەرگەلێک هەموو بشۆ فەقیرە ئیشیان لۆ دیتەوە تخوا خۆ تووڕە نەکردێ بری لۆ ئیشتان لۆ دیتەوە خۆ لە چێت ڕێک هاونێت خۆ لە چێتەوە هەمای قسەچی دەکەی ڕۆژانە بەچیەوە خەریکی دەچین هەولێری لۆ ئیش دەچی هەولێر لۆ ئیشێ ڕەبی لە شتان ساڵ بیتە هەرچی شەرەبۆتی گەورەی و لە کۆنەوە هەر لێرە شێوەیە ڕەبی لەش ساغ بیتن باش خەرچی و گوندەی بەعام خەریکیتە وەڵا عەمەلاتی و هەیە مەڕی هەیە و فەلاعەتی ئەو شتانێ هەر خەریکی ئەو شتانە فەقرەزە تورشێکمانە تووشێت خۆ سەعیمان دەری کات تووشی من تووشیم دیتە قاپەکمان لۆ بینە بە قاپە چ خۆن باش دێڵە دەبڕۆ دێ ئەو چی تۆ کوڕە کوڕمە خۆ بەڕاستی ڕەبی لە شتان ساڵی گوتم لەوانێ هەر ئەوم بۆ تێکەر من خەرچی ئەو گوندە ڕاست بڕاتە ژۆرێ وڵازە تێکەرین مشکلەمان نییە ئێوەیە هەموو خزم کەسێک با تووشی ئەو مالش تاقیکەینەوە بزانین کۆ
اینجا خۆشەویستان هەتا قاپەکەمان لە بۆ دێنی شتەش سەیرم دی لە پێش دەرکەی مریشکەکە لە پێش دەرکەی هێلکەی کرد ماشەڵڵا بە زۆرم ببینە ئەڵڵا هێلکەی خۆمانە ماشەڵڵای دەوێتە ئەوە هینگۆیەوە نییە؟ دەها بادەم ئەوە هێلکە چشم لەو هینانەوە ڕەبی دەستان خۆش بکە قاپەکەشمان لەو بینن کاکە قاپەکەمان لەو ئەی وەڵڵا دەست خۆش کچە بینە بینە بە خۆم تێکەم خەینە ئەماری خۆمانە قابلە چییە؟ تورشی سۆریان کردە بۆ زستانی ڕەبی لەشیان ساغ بیتن ماشەڵڵا بۆن و بەرامی ئەو تورشیە بەس ئەگەر دەبینن تەسوور کەم برام تەسوورکە چێ دەوێت خواوەرە قسەمان لە بۆ بکە ڕەبی دەستت خۆش بیتن ئەو تورشە خۆشت کردیە وەستای تورشی وا خۆشە والله هێشتا تام نەکردیە ئەتبەت ئەوم لە بگرە بە ئەمە تام کەم و فێت برێن تامی خوا ئەوە زوو بە خۆتان تورشی دەکەن بە خۆدەکردنەوە بەس ماشەڵڵای دەوێت ئەوەندە خۆشە ڕەبی دەستت خۆش عافیەت دەخۆم خلاص دەخەم ئێستا دیشم گرتەوە مندارەکان زیاتر زیادیان پەخرەزە گچکەتەوە بەخۆشی ئەوێ سادە پێویستی بە سەلاجە و ناوڵە کارە باشنی ئەوێ باشترا ئەخە هەر فێن چیشە فێن کاری وڵایرە بیلەش ساغ بیتن بزان بەتەمای چ لێنێ لۆ نێڕوانێ وڵا برنجم لێنە لەگە تەشریفی ئەوی ڕەبی حافێتتان بێ ناوەڵە گەلە مەم تووشیەکە بە هەمووی هەیە ئە تووشی چ تێ دەکەیت وڵا سرقە سۆر و کەلەم و چیکە جێزەر و تەرۆزی و خیار و بەخۆم تەرۆزیم هاگرتیا بە سیری تێ ناکەم تێکردێ بەدی دوودن کۆکەم تێکرد خۆسی تووشیانی سیر بنیە بیلەشتان ساغ بیتن هەر ئاوەدان بیتم گەلێک مەمنون گەردێنشمە ئازاکەم هەرزاردەکەش خۆ بزانە خۆشە بەخۆی ئازم دەستۆریە دەستان خۆش بێ کووە ئەوە جەماعەتی زۆریان پێ خۆشە ڕەبی دەستان خۆش بێتن هەراوەدان بی زۆر سوپاسان دەکەم گەلێک مەمنون وەدانێ میوان بوویمە خوا حافظ خۆشەویستان هەرۆکو بینیتان بۆ پرۆگرامی ئەم جارەی تامی سڕێگا سەردانی گوندە جوانەکەی شەرەبۆتی گەورەم کرد کە گوندێکی زۆر جوانە نزیکەی 50 هەتا 60 ماڵ لێرە نیشتەجێیە خەریکی ئاژەڵداری و باخ و فەلاحەتینە هەموو خزمن لێرە ئەوەی زۆر خۆشە و لێرە تەنیا عاشیرەتی زێدبەگی هەیە واتە هەروەکو باسییان کرد ئەوەی لێرەیە هەمووی خزم و دۆست و نزیکی یەکترن زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ سەردانی گوندە جوانم کرد هیوادارم پرۆگرامەکەی ئەم جاری تامی سەڕێگاتان بەدڵ بوو بێت تا پرۆگرامێکی دیکەی خواتان لەگەڵ